ڕێگنەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار کاریگەری کردووەتە سەر هەرێمی کوردستان و عێراقیش پەیوەندیەکانی نێوان ئەو دوو حیزبە دەسەڵاتداری هەرێمی تێکرا ئاڵۆز کردووە. ئایا بۆ تا ئێستا ئەو پۆستیان یەکلایی نەکردوێتە و هەموو دنیا پێیان دەڵێت ڕێبکەون و ناکۆشیەکان وەلا بنێن؟ سەبارەت بەو پرسە پەیامنێرمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشاد ئەم کاتت باش. لە کاتێکدا دڵشاد چوارچێوەی هەماهەنگی هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بۆ پێکەنانی حکومەتی نوێ، بەڵام یەکێتی و پارتی گەشتوونەتە کوێ؟ بەڵێ ئاسۆ دیارە ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار لە کاتێکدایە کە چوارچێوەی هەماهەنگی هەوڵەکانی بۆ پێکەنانی حکومەتی عێراق چڕ کردوێتەوە. بە پێی و زانیاریانەی کە دەستێ مەکەوتووە تا ئەمڕۆ سێشەممە یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق ڕێک نەکەوتوون، بۆ پێی کە پارتی دیموکراتی کوردستان تاکو ئێستا پێداگرە لەسەر بردننی پۆستەکە و یەکێتی نیشتیمانیش بردننی پۆستەکە و ڕادەستکردنی بە پارتی ڕەت دەکاتەوە. بۆیە چەند پێشنیارێک بۆ یەکێتی و پارتی کراوە، لەوانە ئایا بە دوو کاندیدی جیاوە بچنە نێو پرۆسەکەەوە کە پارتی ئەمەی ڕەت کردوێتەوە، یاخۆ یەکێتی دەستبەرداری پۆستەکە ببێت و کەسێکی تر بگۆڕێ، یەکێتی ئەمەشی ڕەت کردوێتەوە. بۆیە لە ئێستادا کۆبوونەوەکە خراوەتە ڕۆژی پێنجشەممە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار. ڕەنگە ئەمە هەوڵێکی چوارچێوەی هەماهەنگی بێ بۆی بیانوێت دەرفەتێک بە یەکێتی و پارتی بدەن بۆ ڕێکەوتن. بەڵێ بەڵێ دڵشاد، ئەگەر یەکێتی و پارتی ڕێک نەکەون لەسەر ئەو پۆستە، چ زیانێک گەگێنن بە خۆیان و بە کۆمەڵگەی کوردی؟ بێگومان ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق تەنها کێشە لە نێوان یەکێتی و پارتیا پۆستی سەرۆک کۆماری عێراق نییە، بەڵکو لە ناوخۆی هەرێمی کوردستانی یەکێتی و پارتی دنیایە گرفتیانەیە لە شێوازی حکومڕانی و بەڕێوەبردننی هەردوو زۆنەکە، زۆنی سەر و زۆنی سەوز، بە تایبەتی کە بەرپرسانی یەکێتی بانگەشەی ئەوە ئەکەن کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە یاخود لەلایەن ناوەندی قەراری حکوومەتی هەرێمەوە وەک پێویست بایەخ بە سلێمانی نادرێ. بۆیە ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتی و بەجار ڕۆیشتنە نێو پرۆسەی هەڵبژاردنەوە یاخود بایکۆتکردنی پرۆسەکە لەلایەن پارتیەوە ڕەنگە کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان قوڵتر بکاتەوە، بە تایبەتی کە چاوەڕوان نەکرێت پارتی هەندێک مەسەلەی ئەمنی لە بەرامبەر یەکێتی زیندوو بکاتەوە و یەکێتیش بە دوای مەلەف ئاگەڕێ، بۆی هەندێک مەلەف بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان زیندوو بکاتەوە و ڕەنگە دوجار ئەمە شەڕی ڕاگەیاندنی نێوان هەردوو حزبەکەی لێ بکەوێتەوە و چاوەڕوانی شەکرێت کە لە ڕۆژانی داهاتوو ئەگەر یەکێتی و پارتی لەسەر ئەم پۆستە نەگەنە ڕێکەوتن و درزی نێوانیان قوڵتر ببێتەوە، چاوەڕوانی شەکرێت حتا ئەمە کاریگەری لەسەر ئەدای حکوومەتی هەرێم و تا ڕادەیەک ئیفلیجبوونی حکوومەتی هەرێمیش بێت. لەبەرەوە یەکێتی و پارتی دوو پایەی سەرەکی پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستانن. بۆیە لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتیا لەسەر پۆستی سەرۆک کۆمار بێگومان لە ناوخۆی هەرێمی کوردستانی بارگرژی و لێکترازانی زیاتر دروستە بێ. بڵێ دڵشاد، ئایا چاوەڕوان دەکرێت سبەینێ کۆبوونەوەی پەرلەمان بکرێت؟ بێگومان ئەگەر سبەینێ کۆبوونەوەی پەرلەمانی عێراقیش ئەنجام بدرێت، شاخەوان عەبدوڵڵا جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە کە لەم کۆبوونەوەیە سەرۆک کۆمار هەڵا بژێردرێەوە. کەمێک لەمەوبەر محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند کە کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەخرێتە ڕۆژی پێنجشەممە. ڕەنگە ئەمە پێدانی دەرفەتێک بێت بە یەکێتی و پارتی تا ڕێک بکەون و تاکو ئێستا ڕاستە ئەعلان کراوە. ڕەنگە ئەگەر یەکێتی پارتی لەسەر ئەمە ڕێک نەکەوتن و داوای دەرفەتی زیاتر بکەن، دوور نییە کۆبوونەوەکە بخرێتە ڕۆژی یەکشەمەش، بەڵام تاکو ئێستا ئەوەی کە بڕیارە سەرۆکی پەرلەمان ڕایگەیاندووە قەرارە ڕۆژی پێنجشەممە یەکێتی پەرلەمانی عێراق کۆ ببێتەوە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق. بەڵێ زۆر سپاس دڵشاد بۆ زانیاریەکانت هەربژین.